بەڵێ ئینسان لەسەر نیەتی باشیشی پاداش دووەردەگرێ. بەڕێزان، مقدادی کوڕی عەمر ڕۆژێکیان بە فەرماندەی موسڵمانان دەڵێت پشت بەخوای پەروەردگار کاتێک دەمرم کە ئیسلام لە ئەو پەڕی عیززەت و دەسەڵاتدا دەبێت. ها بەڕێزان، ڕۆژێک لە ڕۆژان ئێمە بیرمان کردوتەوە کە خزمەتی ئەو دینە بکەین و چیمان پێ دەکرێت بۆ ئەو دینە بیکەین. ئەم پیاوە دەیگوت پشت بەخوای پەروەردگار ڕۆژێک دەمرم کە ئیسلام لە ئەو پەڕی عیززەت و دەسەڵاتدا دەبێت. بۆیە عەبدوڵڵای کوڕی مەسعود بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێت بەڕاستی مەشهەد و دیمەنێکم لە مقدادی کوڕی عەمر بینیوە ئەگەر هی من بێت ئەو مەوقیفەیە بە هەموو دنیا ناگۆڕمەوە. ئەویش ئەوە بووە لە جەنگی بەدردا مقداد بە پێغەمبەری خوا دەڵێ صلی الله عەلەیه وسەلەم ئەی پێغەمبەری خوا بڕۆ بۆ هەر جێیەک بچی دڵنیا بە ئێمە لەگەڵت داین و پشتگیریت دەکەین. ئێمە وەکو بەنو ئیسرائیلیەکانت پێ ناڵێین کە بە موسایان گوت بڕۆ خۆت و خواکەت شەڕ بکە ئێمەش لێرە تەماشا دەکەین. ئینسانی ئیماندار نابێ هەربینەر بێ. بەڕێزان، بۆیە مقدادی کوڕی عەمر فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم بڕۆ بۆ هەر شوێنێک بڕۆی دڵنیا بە ئێمە لەگەڵت داین و دیفاعت لێ دەکەین لە پشتەوەین. ئەم پیاوە بەڕاستی خەمی بوو کە بانگەوازی خوایی بە هەموو شوێنێک بگات. بۆیە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم فەرمووی ئەی مقداد خوای پەروەردگار ئەمری پێکردوم کە تۆم خۆش بوێت و هەروەها هەواڵیشی پێداوم کە خوای پەروەردگار ئەتۆی خۆش دەوێت. بۆچی خۆشی دەوێت؟ بەڕێزان، لەبەرەوەی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم هەموو خەمێکیان بریتی بوو لە دیفاعکردن لە ئیسلام و بڵاوکردنەوەی ئیسلام. بانگەوازی خوایی بەگوێی خەڵکانی دیکەدا بن و خەڵک هیدایەت بدەن و خەڵک لەسەر دەستی ئەوان هیدایەت وەربگرێت. ئەنجا هاوڵانی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم بە هەر ڕێگایەک کە بۆیان کراوە دەعوە و بانگەوازیان کردووە. بەڕێزان، تەنانەت هیچ شتێکیان بەکەم نەزانیوە لە ڕێی بانگەوازدا. بۆچی؟ چونکە دڵسۆز و خەمخۆری ئیسلام بوون.